ئازیزانمان لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان لەگەڵتانین و باز لە بابەتێک دەکەین کە ئەویش باز لە وشکە ساڵی و کاریگەریەکانی لەسەر ئاژەڵداری کوشت و کاڵی دەکەین کە وەکو دەزانین لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان لەم ساڵدا وشکە ساڵی بوونی هەبوو ڕێژەی بارانبارین بە ڕێژەی پێویست نەباری کە ئەمەش کاریگەری هەم لەسەر کوشت و کاڵ هەبوو بە ڕێژەیەکی زۆر وە کاریگەریشی لەسەر لانی ئاژەڵداری هەبوو گفتوگۆ دەکەین بزانین ڕێژەی کوشت و کاڵ ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی پێشووتر چۆن بووە و هەروەها جوتیاران لا چ ڕوویکەوە زیاتر زەرمەند بوون و لە بواری ئاژەڵداریشە بزانین ئەو جۆرە ئاژەڵداری کە زیاتر زەرمەند بووە بەهۆی ئەم کوشت و کاڵیەوە کام جۆرە ئاژەڵداری بوو کۆمەڵێک گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتە با میوانداری جوتیار خالید جێگری بەڕێوەبەری گشتی کوشت و کاڵی سلێمانی کە لە ستۆدیۆ لەگەڵماندا زۆر بەخێر کاک جوتیار. بەخێر بێخوا. سپاس بکەم. کاک جوتیار با بزانین ئەو ڕێژەی کەمەی باران کە لە ئەم ساڵدا باری و لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان وشکە ساڵی بوونی هەبوو ئایا چۆن کاریگەری لەسەر کوشت و کاڵ کردووە ڕێژەی کوشت و کاڵ لەم ساڵدا کەمی کردەوە بە چاو بە ساڵانی پێشووتر لە ڕووی بەرووبوومەوە؟ بانیتان باش زۆر بەخێر دیارە بەداخەوە ئەم ساڵ بەبەراورد بە ساڵانی پار و بڵین چەند ساڵێکی تر ڕێژەی بارانبارین بەپی پێویست نەبوو لە ئاستی پێویستان نەبوو کامە بۆتە هۆی کەوا کاریگەری هەبوو لەسەر زیاتر ئەو بەروبوومانەی کە لە وەرزی زستانە ئەچەنران بە تایبەتی گەنم کە بەروبوومێکی زۆر استراتیجیە و زۆر زۆری جوتیاران بڵین ڕوبەرێکی زۆر و پاندایەکی زۆر لە زەوی کشت و کاڵەکان نەکەن بە گەنم و دیارە هەرێمی کوردستان هەر لە کۆنەوانێ بۆ ناسراوە کە ناوچەیەکی کشت و کاڵیە و بە تایبەتی پارێزگای سلێمانی کە ناوچەیەکە کەم سۆگەری بارانەوە بە ساڵانە لە حدودی 450 ملیم تا 700 میلیمتر باران تیا ئەبارێت بەداخەوە ئەم ساڵ بەهۆی ئەو ڕێژەی باران کەمیێوانیە کە 350 میلیمتر باران تیا باری بوو کامە خۆی بۆ خۆی وای لێ کرد کە بەشێک لەو بەروبوومە زستانەکان و کۆوتم بە تایبەتی ئەوانەی کە بەربوومی استراتیژین وکو گەنم کامانە ڕێژیان مەسەن بەپی پێویست ناچێتە ناو قوڵایی زەویەوانەیە تاڕادێکی زۆر لە هەندێک ناوچەیە ئەتوانم نەک بڵێن مە زۆر بێ زۆری ناوچەکانە لە هەندێک لە ناوچەکانی سنووری پارێزگای سلێمانی و لە هەندێک ناوچەکانی بڵێن زۆربەی هەولێر و ئەو مەنتقانەیە تاڕادێکی زۆر زەرمەند بوو و بە هەندێکیان لەوانە بڵێن زەویەکانیان بەرەو ڕووی فۆتانن چوو و هەندێکیان لەوان هەندێک تریان یا کوالیتی بڵێن بەروبوومەکانیان کاریگەری هەبوو بەڵام ئەو زەرری کە بڵین ئەو زیانی کە بەروبوومی کشت و کاڵی کەوتووە زیاتر ئەوانە من کە بەروبوومی زستانە بوون هەتا ئێساکە چونکە کاریگەریەکان دەرنەکەوتووە لەسەر بەروبوومە هاوینیەکان لەبەرەوەی ئێمە بەروبوومی هاینی تقریبا لە دوای مانگی پێنجەوە نەوردوم دەستەکە بە بڵین بەرهەم و ئەکێتەوە بەڵێکێتەوە بازاڕەوانەیە و بەرهەمە هێنرێت بۆ یا تا ئێساکە بەڵام ئەوەندی کە ئەم بەبارانیە کاریگەری هەبوو بێت بڵین تەسیری هەبوو لەسەر چیش لەسەر نسبەتی سەرچاو ئاوەکان و هەروەها کانی کارێزەکان. کاک جوتیار باسی لە ڕێژەی بارانبارین کرد ساڵانە چەند پێویستە بۆ ئەنی ڕێژەی بارانبارین دەبێت چەند بێ ئیدی مەترسی کەمە بێتەوە لەسەر کێشەگرتەکانی کوشت و کاڵ و بەروبوومی ئاژەڵداریوان خۆی بابەتی بارانبارین ئەگەر ئێبە وەکو سەرچاوی ئاوی سێدی بکەین شتێکە وەکو بابەتی کوشت و کاڵی شتێکی ترە وەکو سەرچاوی ئاوی تەواو ئێمە بەردەوام پێویستمان بە ئاوە لەبەر ئێمە خۆتان نەزانن کە ئاو بەدەن لە مەسەلەی کشت و کاڵ بۆ بڵێ بۆ خواردنەوەی ڕۆژانە و پێویستی ئینسانیش بەکار ئەهێنرێت بۆیە بەڵام هەندێک ئێمە زۆربەی زۆری بەروبوومەکانمان ئێستا مەسەن بۆ نمونە گەنم ساڵانە پێویستی بە 250 میلیمتر باران ئاوە ئەگەر لەو ڕێژەیە باران ببارێت بە شێوشی بڵین بە شێوشی هاوسنگ باران ببارێت ڕەنگە ئەو بەروبوومە پێی ئیسفادی لێ بکات بە پێی پێویست ئیسفادی لێکات بەڵام ئەگەر لە حاڵتێکە مەسەلەن نسبەتی بارانەکە زۆر بوو لە کاتێکا کە ئەو بەروبوومە کە پێویستی ئاوی هەبوو لە قۆناغەکانیە بەڵام باران دەستەبەر نەبوو و ئاو دەستەبەر نەبوو بێگومان تووشی زەرەر و زیانێکی زۆرە بێت. باشە کاک جوتیار ئەم زەرەرێکە لە ڕوو کشت و کاڵی و بەرجوتیاران کەوت و تەنها لەو ناوچانەیە کە دەشتین و زیاتر ڕێژەی شاخ و داخیان کەمترا خو لە ناوچە کەستانەکانیش بامان شێوە بۆ ڕێژەکە بێگومان خۆی لە هەموو ڕێەکەوانێ زەرەرمە بووە بەس وەکوتم من لەبەرەوەی کە نسبەتی بارانبار وەکو ڕێژەی بارانبارینەکە
بە بەراورد بە ساڵانی پێشووتر بە پێویست نەبووە بۆ دەرەج بە ئەوەندە کەم نەبووە مەسەرەن کە بڵێم زۆر زەرری گەیان دەبێت یاخود بێتە هۆکاری ئەوەی کە ئێمە بەربوومە کشتتوکاڵەکەمان لە ناو بچێت تەنها کاریگەرەکانی ئەوەندی کە هەبووە لە ناوچە کوێستانیەکانیش بێت وەخۆ لە ناوچە دەشتایەکانیش هەبێت کاریگەرەکانی بڵین نسپیە ڕاستەکەی چونکە ناوچە کوێستانەکان زیاتر ئەو ناوچانن کە بڵین کاری باغداری تێدا دەکرێتوانە و ئێمە وەکوتم لەبەر ئێمە کاری باغداری و بەربوومی سەوزەومی و ئەوانە ئەکرێت ئەم وەرزە بەدووانێ لەبەرەوە هەتا ئێساکە بە پێی پێویست کاریگەریەکانیمان زۆر دەبینەوە بەزەوەی کاریگەریانی کە هەیە ئەوەیە کە نسبەتی ڕێژەی ئاوی پێویست بۆ ئەوی کە بتوانین ئێمە بۆ بەربوومەکانی دابین بکەین لە ئێستادا تووشی و گرفتە بووین ئەوە کە بۆتەوەێ کاک جوتیار وشکە ساڵیەکان جۆری هەیە زۆرجە باز لە وشکە ساڵی کە شوهوایە دەکرێت یاخود هایدرۆلیجی هەکرێت شتێکی وا نازان لەو بابەتە پێوەست بە کشت و کاڵ و بۆ زەوی کە هەیە خۆی بێگومان وشکە ساڵی چەند جۆرێکی هەیە بەڵێ ئەسەنەوە جنابەت ئاماژت پێ وشکە ساڵی کشت و کاڵی هەیە ئەو وشکە ساڵی کشت و کاڵی ئەوەیە کە کاریگەریەکانی لەسەر کشت و کاڵ خودی خۆیەتی لەسەر زەوی کشت و کاڵی و لەسەر بەرەمی کشت و کاڵیە وەکو بەرازت ئاماژت پێ وشکە ساڵی هایدرۆلۆژی هەیە ئەو وشکە ساڵیانەیە کە کاریگەریەکانی لەسەر دەریاچە و ڕووبار و چاوەکان و ئاوی ژێرزەوی ئەوانە هەیە بڵێ ئەمە هەریەکە و بڵین بێگومان کاریگەری خۆی هەیە تاوان کە نسبەتی سەرچاوی ئای هایدرۆلۆژی بەڵێ وشکە ساڵی هایدرۆلۆژی هات ڕێژەی ئاو کەمە بێتەوانە کە ڕێژەی ئاو کەم بوانێ ئێمە بڵێم بەشێکی زۆر لەو بەربوومانی کە پشت بە سەرچاوی ئاوی ئەبەستین بەدەل لە باران یعنی ئێمە باوان بین نەچێت زۆربەی زۆری بەربوومەکانی هاوین هەر لە باخەوانەیە وەخۆ هەر لە سەوزۆمیوەکانوانێ ئەوانە ئێمە زۆربیان پشت بە ئاوی سەرچاوی ئاویە بەستن ئیترەگەر کارێز بێ مەسەنگەکانی بێ یاخود دەگەر جۆگە بێ لە هەر شوێنەکەەوە بێت بێگومان ئەوە کاریگەری زۆری ئەبێت لەسەر بەربوومەکە بەڵام خۆی ئێمە تا ئێستاکە وەکو پارێزگای سلێمانی نەگەیشتونێتەوەی کە بڵین یانانی وشکە ساڵی بکەین ڕاستەکەی چونکە وشکە ساڵی لێککەوتەی زۆری هەیە وشکە ساڵی ئەوە نیە بەتەنها بڵین ئەگەر ڕێژەیەشی کەمی باران ببارێت تۆ بڕێنەبی لەسەر وشکە ساڵی نەخێت لە وشکە ساڵی لێککەوتەکانی مەسەلەن کۆچی بەدوایەت مۆتەقەیەکی کامل بە تەواوەتی ئەبێتە هۆکاری کە ئاوی نابێت بۆ بەکارهێنان خەڵک توانای ژیانکردنی ناوێت یا بەرهەمی کشت و کاڵی هەمووی لە ناو ئەچێت نەخۆشێکی زۆر بڵاو ئەبێتوانێت وە کاریگەریەکانی ئەبێت لەسەر اقتصادی وڵات لەسەر داڕمانی اقتصادی دروست ئەبێتوانە بۆیە ئەتای ساکە وەکو هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی وەکو پارێزگای سلێمانی نەگەیشتونەتە ئەو ئاستەی ینی کە بڵێ ئێمە ئەلانی وشکە ساڵی بکەین و بڵین کە ئەو کاریگەریانی کە بەهۆی وشکە ساڵیەوە دروست ئەبێت لە سەرمی کوردستانە دروست بووە جوتیار ئەپۆ لە بارەباری ناڕێک و پێک هەنێک جار ئەباری دوای 20 ڕۆژنە ئەباری ئەمانە بۆ خۆی کاریگەری هەبوو لەسەر کشت و کاڵە مودەتی لە وەرزی بارانبارینە بڵێ طبعا وەکو ئاماژم پێ پێشووتر هەموو بەربوومێکی کشت و کاڵی لە قۆناغی پێویستی بە بڕێک لە بڕێکی جیاواز لە ئاو هەیە ئەنە کاتێ باران ببارێ پێویستی پێ نەبێ وایە خۆی نەخێت کە بارانی ژەبارەی پێویستی پێێتی بەڵام بەستم لە چیە لەو کاتانێک کە بۆ نمونە ڕۆکێک ئێوێ مەسەرەن لە بنجەوانێ دروست ببێت پێویستی بە نسبەتێکی جیاوازتر لەوەی کە ئەو کاتێک کە ئێوێ قەت دروستکات ئەو کاتێک کە ئێوێ گوڵ دروستکات تاگاتە پێگەشتن هەرێکێک لەم قۆناغانە پێویستی بە بڕێکی جیاواز لە ئەو هەیە چکەکەم ئەو ڕۆکە تاوەکو گەورە ئەبێتەوە کاتە قۆناغی پێگەشتن لە هەر قۆناغێک لەم قۆناغانە جۆرێک لە وزە بەکارهێنێت جۆرێک لە تاقە سەرفەکات هەندێک جاری وا هەیە مەسەرەن پێویستی بە تاقێکی زیاترە بۆچی بە تایبەتی لە قۆناغی گۆڵکردنە لەبەرەوەی کە قۆناغێکە تایە خۆی هەڵەپێچێت واروە بەرەمەکەی دروست ئاکاتۆمانە پێویستی بە بڕێکی زیاتر لە ئاو هەیە وەک لە قۆناغەکانی تری بڵێن سەوز بوونیە باشە کاک جوتیار ئەو بەروومانەی کە لە وەرزی زستاندا دەچەندرێن پێویستیان بە چ جۆرێکی دابارین هەیە و بە چ شێوەیەکیش لە جۆرەکەی دابارین وەکوتم ینی ئەمە زیاتر بەرەبوومە زستانەکان دوو جۆر بەرەبوومان هەیە بەرەبووماتی بڵین حاصلی بڵین دانەوێڵەمانەیە و گەنم و جۆ و نیسک و نۆک و ئەمانە مەسەن گەنم و جۆ لەو نوع ڕۆکانن کە ڕێگەکانیان لیفیە واتە یانی زۆر ناچێتە ناو زەویەوانێ و لە حدودی تقریبا نەتوانم بڵێم تا 10 سانتیمێک تاکو 12 سانتیمتر زۆر ئەگە 15 سانتیمتر ئەژەگە زۆرتینی بە دوای خواردن بگەڕێ ئەگاتە ئەو ڕادەیە بۆ ئەوی کە بتوانێت بە دوای خواردن و بە دوای ئایوا بگەڕێ بەڵام هەندێک لە بەرەبوومەکانی تری بە قولیاتمان هەیە کەمانە ڕێگەکانیان پیانە ڕێگەی وەتەدی ینی لە حدودی تقریبا
30 تا 40 سانتیمتر ڕێگەکانە ئەچێتە ژێر ئاو ژێر عەرزەوانێ و ئەمانە کەمتر تووشی بڵین کەماوی بنەوانێ بەڵێ لەبەرەوەی کە زیاتر ئەچن ناو خاکەکەوانێ ئەتوانن زیاتر ئیسفادە لە ئاوەکە بکە ئێمەمانە زین لە کاتی کەمبارانی یاخود مەسەلەن گەرمای زۆرە وردەوەدە لە ڕووکەشی زەویەکە سەرەتا تووشی وشک بوونەوە بێت دوجا و دۆدەدا بەزێتە خوارەوانێ بەرەو هەچ ڕێکێک لەو ڕێگانە هەتاوەکو قوڵتر بێت احتیمالی هەیە زیاتر توانای مانەوەی هەبێت بۆی کە بتوانین سوود لە ئەو وەربگرێت واروەها ئێمە بەدەر لەمە مەسەلەن بەرەبوو مەزستانی گەڵاپانەکانمان هەیە لە ڕووی سەوزەمانیەوانی وەکو مەسەلەن بۆ نمونە ئەمە تورە ئەمە کاخۆ ئەمە کەلەرمە ئەمە قەڕابێتەوەوانە ئەمانە زیاتر لە ناوخانی پلاستیکەکانە ئەگرێن و بەڕێگەی ئاودان بڵین تەنقیتەکرێن و بۆ شێواز ئاویان بۆ دابی نەکرێت. کشت و کاڵی ئەم ساڵ لەبارەی گەنمەوە چۆن هەڵدەسەنگێنی جۆری کوالەتی گەرمێکی وامان هەیە بەرگی وشکە ساڵی بگرێت و گرفتی بۆ دروست نەبێت؟ طبعا ساڵانە بەرەوبەرایەتی توێژنەوەی کشت و کاڵی هەیە هیچ لەو بەرەوبەرایەتیانی کە کاری بڵێ بەرەمهێنانی جۆری نوێی گەنمە یاخود هەموو جۆرە بەربوومە دانیوێڵەکانی تر کە پێویستە کات بەپێی بڵین گونجاندنی لەگەڵ خاک و ئاو هەوا و ژینگەی ئەو وڵاتەیە و بەردەوام ئەوان لە کاری زانستیان بۆی کاوە بتوانن بەپێی ئەو زوڕفانی کێتە بەردەمی هەرێمی کوردستان یاخود پارێزگای سلێمانی بتوانن ساڵانە بڵین تەرزی تازە لە گەنم بێت لە جۆ بێت یاخود لە هەر جۆرێک لە پاقلەمانیەکان بێت بتوانن بیخەنە بەدەستی جوتیاران و وەسوود بنبلی تەمان ئەم فەرمانگەی کارەکەشی ئەوەیە کەوکو جەنابەت ئاماژەت پێەیە ئەو سنفانە بەرئەمهێنن کە توانای بەرگری گەرمایان هەبێت و توانای ئەویان هەبێت کە بەرگری نەخۆشیەکان بکەن و هەروەها لە زروفە لەبەری توێژینەوەکانیان لەسەر چەند مناطقی هەندێک جارەکە لەسەر چەند منطقەیەکی جیاواز مەسەلەن لە منطقەی گەرمایکەن لە منطقەی فێنکایکەن لە منطقەی مامناوانتەیەکەن بۆی کەوا بتوانن لە هەر شوێنێک لەو شوێنانە ئەنجامێکی باشی بەدەستێنا ئەو سنفە ئیطلاقەکەن واروەها هەموو ڕێکارە زانستەکانی بۆ بەڕێەکەن بۆی کەوا بتوانن سنفێکی باش بەرهەم بێت و واروە بتوانن کە بەڕووی وشکە ساڵی ببێتەوەوانێ بەڕووی گەرمای زۆر ببێتەوە بەڕووی بەربێبارانی ببێتەوانێ کوالەتی گەنم ئەم ساڵ بە حکمی ئەوەی کە وەکووتم ینی ڕێژێکی کەم لە چاو ساڵانی پێشوو بارانباریوە بەپی پێویست نەبووە ئەتوانم بڵێم ینی ڕاستە زۆر مەترسیدار نییە چونکە زۆر مانگ هەیە لە پارێزگای سلێمانیە کە گەرمتیە ڕێژێکی خراپ نییە لە بەرەوەت بەم کەم بارانیە بەڵام کوالیتیەکەی لە ئەتوان بڵم لە ڕووی بڵێ حەجمی دەنکە گەنمەکەوانەیە یاخود لە ڕووی پێکاتی دەنکە گەنمەکەوانێ کاریگەری هەبوو لەسەر جیاوازێ بێ لەگەڵ ساڵانی ڕابردووە کە باران سەر باش بوو بێگومان بە دڵنیایەوە جیاوازی ئەبێ لە ڕووی ڕژی پرۆتینەوانێ بەڵێن جیاوازی ئەبێ لە ڕووی وەکوتم شکڵیەوانی حەجمی بڵین حەبەکە خۆیەوانێک کە بەرهەم ئەهێنرێت ئەمانە هەمووی کاریگەری ئەبێ لەسەری بەڕاستی واروەها لەگەڵەوەشە حەدەتەن لە مۆسیمێکی وشکە ساڵیات تۆزێک زیاتر ڕەنگە ڕوبەڕووی مەسەلەن هەندێک لە نەخۆشی ببێتەوانێ کامانە تەسی لەسەر نوعەتی گەنمەکە وەروەها لەسەر کوالیتی گەنمەکەکە. باشە کاک جوتیار ئەو ڕێژە بارانەی کە بە ڕێژێکی کەمباری وە لەم ساڵدا دەکرێت بڵین کاریگەری لەسەر خاکەکە دروست کرۆ بۆ وەرزی داهاتووی چاندن؟ بەو شێوەیە نەخێر بەو شێوەیە تەسی تێناکە لەبەرەوەی کە هەتەنها حاڵەتەکە چۆنە مەسەلەن تۆ کە نسبەتی بارانباری کەم ئەبێتەوانێ ئەو خاڵە ئەو خاکە زۆتر تووشی وشک بوونەوە ئەبێت و هەروەها بڵین دابڕانێکی ئەو خاکە بڵێ دابڕانێک دروست ئەبێت لە بینی ڕتوبەتی سەرزەوی و هەروەها ڕتوبەتی ژێرزەوی کە ئاوی ژێرزەویە طبعاً کاتێک کە نسبەتی بارانبارین زۆر ئەبێت و بەپی پێویستە بێت خاڵێکەیە لە خاکە نقطەیەکەیە لە خاکە پێڵێن نقطەی تێربوون خاڵی تێربوون نقطەی تەشبع ئەو نقطەی تەشبع چیە باران لە بەشی سەر ڕووکەشی زەوی دا ئەبارەی ئەچێتە خوارەوانێت دا ئەچۆڕێ بۆ خوارەوە و لە هەمان کاتیشدا ئاوی ژێرزەوی بە ڕێگەکانی تری زۆری ئاو لە ژێرەوانێ بەرزە بێتەوە زیاکات بەرزە بێتوانێت ئەم لە ژێرەوە بەرزە بێتەوە ئەویش لە خوارەوەیەتە خوارەوە تاگاتە ئاسی ئەوەی کە بڵین نقطەیەک درسە بێ بێگەگەن لەو نقطای پێڵەن خاڵی تێربوونی زەوی یعنی تر لە شوێنەیە هیچ جێگەیەک نەماوەتەوانێت کە خاکتیایە وشک بێت و واروەها بڵین ڕتوبەتی چی نەبێت
بەڵام لەم مۆسمانەی ئێستا لەم حاڵەتانی ئێستا کە جەنابەت باس کرد و کەم بارانیەکە ئەمە لێرانیان نقطەیەکی بڕی خاڵی تێربوونی زەوی زۆر دوور ئەکەوێتەوانێ و هەروەها مەجالێک ئایا بۆ دروستبوونی هەندێک لە بژار و هەروەها هەندێک لە حاڵەتی بڵین گۆڕانکاری لەناو بڵین خاصەتی خاکەکەیە لە ڕووی بڵین چالاکی هەندێک لە زیندە ئەو زیندەوەرانی کە لەناو خاکە ماونەتەوانێ هەندێکیان هەن بە پلەی گەرما بە بەرزبوون و پلەی گەرما بڵین کاریگەریەکانی بڵین دەسەکەن بە چالەکی کردن و هەروەها زەرەر و زیان لە خاکەکەیان. بەڵێ جوتیار سەبارەت بە بەرزبوونەوەی پلەکانی گەرما بەرزبوونەوەی پلەکانی گەرما چ کاریگەریەکی بێت لەسەر کوشت و کاڵ بە تایبەت ئەم سەڵ بازەوە دەکرێت لەوانێ گۆڕانکاری لە کەشواشە ڕووبدات بۆی کەم بارانیەوە خۆی هەموو جۆرە هەموو جۆرە ڕۆکێک پلێکی دیاریکراوی هەیە بۆ وەکو پلەی گەرما بۆی کەوا بتوانێت هەیە بەڵێن چالاشەکانی خۆی ئەنجام بات بێگومان کە ئەم حاڵەتە ئەم ژینگەی بۆ دروست نابێت چی ئەکا ینی چالاکێکەکە کە لە دەرەوەی چالاکە سروشتەکەی خۆیەتی تێگەی بەسەرەن بۆ نمونە هەندێک لە زۆری بەربوومەکانمان واکە لە کاتێکا کە پێویست ناکە بڵین بە تایبەتی مەسەن گەنم و جۆرە مەحسوڵانە لە کاتێکا کە لە مەوسمی بڵین تلقیحکردنان نیە پلی گەرما وای لەکە هانی ئابووی کە زوو تلقیحکە کە زوو تلقیحکرد و وایە لە قۆناغی پێویستی خۆیان قولدا تەمەنی دیاریکایی خۆیان نەبێت بۆی کە تلقیح بکە ئەم پلی گەرمای وای لەکە تلقیح بکە بەهۆی ئەمەشەوە تەوان کۆتم دەنکە گەرمەکەمان بەشێکی جوان و کوالەتی و پێویست نابێت هەروەها لەسەر بابەتی باغداری ئەوانە جاری وایە ئەم پلی گەرمایەوە کە بەشێکی زۆر لە دارەکان تووشی سووتاندن ئەبنەوانێ هەروەها چوەکان تووشی لە ناوچوون ئەبن گۆبکەکان ئەفەوتیان ناتوانن کەوا بەپی پێویست گەشە بکەن واروەها ئەمە ئەبێتە هۆکاری ئەوەی کە دوجار کاریگەریەکانی لەسەر بەرهەم دەرەکەوێت. باشە کاک جوتیار ئەو گۆڕانکارێکە لە وەرزەکاندا ڕوویداوە لە داباریندا ڕوویدا ئەمەوە کات کە کاتی دوورێنێکردن و چاندن گۆڕانکاری بەسەردا بێت بێگومان بەرزبوون و ئیپلەکانی گەرما تەمانۆکە وتم پاڵ بە ڕۆکەکانەوە زووتر پێ بگەن کە ئەمەش واکە کە تۆ زووتر دەستکەی بە قۆناغی بڵین دروێنەکردن و بە تایبەتی لە مەتەقەکانی بڵین گەرمیان لەوەری هەر خۆی نسبەتێکی زۆر خۆی مەتەقێکی گەرمە واروان نسبەتێکی کەمیش لە بارانباریوە ئەوانی کە پشتیان بە باران بەستووە وای بۆتە هۆکاری ئەوەی کە تۆزێکی گەرمی بڵین بەرەم هێنابێت زووتر چون دروێنەیان کردووە واروها بەهۆی ئەوەی کە زووتر گەرمەکە پێگەیشتووە زووتر دروێنەیان کردووە وەها بەرومەکەشیان بەپی پێویست دەبێت. باشە ئەمە جوتیارەکە خۆی ئەزانێت کە پێگەشتویان خشتەیەک هەیە لەلاەن ئێوە دەرئەچێت ساڵانەکە لەو کاتا پێ ئەگات بەخێر خۆی ئەمە تەمان بابەتەکە پەیوەندی بە هەم علمەوە هەیە ئەزمونەوە هەیە بەڵێ لە قۆناغی خۆیان تۆستەکەی بۆی کەیتر ئەم دنکە گەرمە یا مەسە ئەم بەروبوومە کوشتتوکاڵی هەست بەروبوومێکی کوشتتوکاڵی بێت ئەزێن کە گەیشتوتە ئەوەی کە نەزش بووە مەسەرەن تەسیری بڵین قەتەکانی نزجەکەی ئەساستەکەی بۆی کە لە لموکردن وەستاوە واروە گەڵاکانی بەرەوشک بوونەوە ئەڕوات دەکە گەناگە خۆی ڕقە بێت ینی ئەوانە هەموو ئەبێ بە ئەزمون و نەتیجە ئەوەی کە تۆ مەسە ئەزانیت گەنم لە چ کاتێکە پێگات و مەسەرەن بڵین جۆرە چ کاتێکە پێگا و پەقلەمەکان چ کاتێک پێگا ئەمان هەمووی ئەمانکەوتم ینی بەشێکی زۆریشی پەیوەندی بە ئەزمونەوە هەیە بۆ بەم ئینانە ئەزانی کە ئەو بەرەبوومە پێگەیشتووە یان پێ نەگەیشتووە. بەڵێ هەموو ئەمانی باسمان کرد بە سەبارەت بە کوشت و کاڵ وشکە ساڵی کاریگەریە بێ لەسەر ئاژەڵداریش کاک جوتیار بێگومان تەمان کوشت و کاڵ بە شێوکی گشتی دوو لایەنە لایانی چیان ڕۆچیە و لایانی چیان ئاژەڵیە هەچ کاریگەریەک هەبێت لە وشکە ساڵی بێ یاخو مەسەلەکەم بارانی بێت لە هەشتێک بێت لەوانە کاریگەریەکانی لەسەر هەم بەروبوومە کوشت و کاڵەکانە بێ وکو ڕۆک واروە هەم بەروبوومە ئاژەڵەکانیشە بێ ڕاستەکەی و بەگومان ئەم ساڵ ینی بەتاکید ئەم کەم بارانی کاریگەری هەبوو لە سەکەتی ئاژەڵداریش واروەها لەسەر بابەتی لەسەر پەلەوەری کوشت و کاڵەکانی لەسەر پەلەوەریەکانیش کاریگەری هەبووە
بە حکمی ئەوەی کەوایەکەم وکووتمان مەسەرەن ئەمانە خۆیان پێویستیان بە ئاوە واروها ئاژەڵداریەکان پێویستیان بە شوێنی لە وەرگایە ئێمە بە حکمی کە بارانێکی کەم باریوە زۆرشێکی زۆر لە ئەو شوێنانی کە حیوانی ئێمە مەسەرەن لە وەرگای تیا ئەلەوەڕێت و زووتر تووشی مشکبوونەوە بوون و فەتی سەوز بوون تیا کەمتر بووە کە بە ئاژەڵ بە پێی استفادی لێ ناکات و ناتوانێت کە دوجار هەم لە ڕووی پێکاتی خۆراکیەوانێ و هەم لە ڕووی دروستکردنی شیرەوانەیە بە پێویست کاریگەری ینی سودی لێ ببینێت. باشە کاک جوتیار کام جۆرەی ئاژەڵداری زیاتر دەکرێت بڵێن مەترسی لەسەر بووە بۆ بۆنێ ئەم مشکە ساڵ و کەم بارانیەوە؟ بەتەکیید ئێمە لە بکوتم حیوانی گەورە و حیوانی بچووک مەسەرەن ئەمە چ مانگا بێت چ مەڕ بێت ئەمە ئەمانی کە پشت ئەبەستن بە لە وەرگاکان ئەمانە کاریگەری زۆتریان لەسەران لەبەرەوەی کە ئەوان ڕۆژانە پێویستەکانیان لە ئەو لە وەرگانانەیە کە گەر بەدەستی نەهێنن واروەها ئاوی پێویستیش نەبێت تووشی کێشە بن هەر بۆ معلوماتی جەنابتان لەم ڕۆژانی پێشوە لە ناوچەیەک بووم گرفتێکی کشتتوکاڵی هەبوو ئەو گرفتە کشتتوکاڵیە لەسەر شوێنێک بوو ئاو بوو بۆچی لەبەرەوەی کە حیوانەکانیان ئەمەدە زۆر بوو نەیانەتوانی کە ئاوی پێویست دابیر بکەن بۆ ئاژەڵەکانیان ینی مەسەرەن دوای ئەوەی کە ئەمانە ئەچەند خواردن ئەخۆن و ئەو ئینەکەم بڵێن لە وەرگاکانە دوجاریەنەوە بە حکمی گەرماکە ئەبێت تۆزێک بڵین ئەو پیاڵێن حیوانەکان نەخانە بەرە ئاو بۆی کە تۆزی فێنک بێتەوان ئەمانە هەمووی پێویستی ئاوە ینی تۆ لە ئاژەڵە پێویست پێ بێ ڕۆژانە و بەڵام دەستەبەری ناکەی بەڕاستی لەبەرەوەی بە کاریگەریەکانی کەمبارانی پێوە دیارە بەبەسن ئەمە یانی چەندین کێشێتر هەیە کە بەهۆی ئەم کەمبارانیەوانی یاخود بۆی ئەو کەمیوانی ڕوبەڕووی ئەکەتی کوشتکردی ئاژەڵداری ئەبێتەوانێ لە هەرێمی کوردستان. باشە ڕێنمای ئێوە لە کۆتاییدا بۆ جوتیاران و ئاژەڵداران چییە؟ لە سنووری پارێزگای سلێمانێ بۆ پێ جەنابتان لێرەن کێش و گرفتی کوشتتوکاڵی چییە چی جوتیاران پێیزە چی بکەن؟ لە ڕاستیات ئێمە یەکێک لە کێشە گەورەکانمان کە ڕوبەڕووی ئەبینن لە کاتی کوشتتوکاڵ بابەتی بە بازارکردنە لە کاتی کوشتتوکاڵە بڵین گوەگلی بەردەوامی جوتیارەکان لەوەیە کە پرۆسی بۆ بازارکردن لە هەرێمی کوردستانە بەپی پێویست نییە لەگەڵ هەموو ئەو هۆڵانی کە وەزارەتی کوشتتوکاڵ ینی ئەیا بۆ ئەوی کەوا برا جوتیارەکانمان هەموو ئەو بەروبوومانی کە بڵین بەرهەمی ئەهێنن چ ڕۆکی بێ یاخود چ ئاژەڵی بێ بتوانن کەوا پرۆسی بۆ بازارکردنەکان پرۆسیی باش بێت و پاپشتی تەواتی ئەکرێت ساڵانە ئێمە لە وەزارەتی کوشتتوکاڵ بڕێکی باش بڵین خشتەیەکی هین دەرەچێت خشتێکی بڵین قەدەغی کراوی بەروبووم کوشتتوکاڵەکان دەرەچێت کە ئەمە لەو کاتانەیە کە بەروبوومی کوشتتوکاڵی هەم پەلەوەری یاخود هەم بڵین ڕۆیشی بەرهەم ئەهێنرێت لەم کاتانەیە یاخود باجەخرێت لەسەر بەروبووم کوشتتوکاڵەکان لە خەڵە سوورەکانیەوە یاخود ڕێگە ئەگیرێت لە هێنانی بەروبوومی کوشتتوکاڵەکان بۆی کەوا بتوانین براجوتیارەکان بەروبوومەکانی خوێنەوە خۆیان ساڵکەنەوانەیە واروەها بازاری عراق دروستکراوە بۆ بەروبووم کوشتتوکاڵەکانیان بەڵام هەندێک لە بەروبوومەکانمان لەبەرەوەی کە ئێمە لە پێویستی خۆمان زۆر زیاترە و توانیمانە کە بڕێکی باش لە بەرهەم بێنین ئەمەوەی کە دۆ کە ڕێنسبەتەکەی زۆر بێت بە تایبەتی لە بەروبوومە ساوزەمەنیەکانە کە ئەمە وای کردووە کە هەندێک لە براجوتیارەکان گلەی کە لەسەرەوەی کە بڵێن بەروبوومەکانە بێ پێویست ساغ نابێتەوانێت بۆیە باشترینش دەوەیە کە ئێمە بتوانین لە گەڵ براجوتیارەکانمانە ساڵانە پلانێکدا بنین ئەم پلانەوە بێت کە لەسەر پێویستی خودی پارێزگای سلێمانی یاخود هەرێمی کوردستان واروها ئەو بڕێک کە هەناردە ئەکرێت بۆ ناوەڕاست و باشووری عراق بتوانین کە بڵین گونجاندنێک دروست بکەین مەسەرەن هەموو جوتیارەکان خەریکی بەرهێمانی خەیار نەبن چونکە شت کە زۆر بوو تۆ ئۆتۆماتیکیەن لە پێویستی خەڵک زیاتر بوو و بەکار نەهات تۆ بێ ڕێگەیەکتری بۆ بدۆسیتەوە یا ئەبێت بۆ شێ ئەفۆتێت کە هەندێک جار براجوتیارەکان ئەڵێن ئێمە بازارمانە سوودی نابێنین بۆیە دووهەم گرنگە کە ئێمە لە ئێستاوە بۆ بەرهێنەرەکان ینی وا بکەین کەەوە بەرهێنان سەرمایەکانیان لە بواریکەتی کوشتتوکاڵە بخەنەگەر و بتوانین کە ئێمە چەندین کارگەی بەرهەمهێنانی بەرهەمی کوشتتوکاڵی دروست بکەین لە جاتی ئەوەی کە گرنگی بین بە دروستکردنی بینا و مەسەرەن نیشتەجێبوون و ئەمانە کە لە ئێستادا زۆرە گرنگی بین بتوانین پیشەسازی لە کاتی کوشتتوکاڵ و بەرهێنان لە کاتی کوشتتوکاڵە لەگەڵ شوێنێک شتێکی دیکە چ کاتمان تەواو بووە ڕێنمایی هەیە لەلایەن بەڕێوەبەرایەتیەکانە وەزارەتەوە بۆی کە
جوتیارێ بوون ئەمزەی ئەم ساڵ کاڵێکی تیا کردو ساڵێکی دیکە ئایا هەر بۆ کاڵە گەشێتەوە یان باشتر شتێکی دیکە بێ یان بێت چۆن بێ ینی گۆڕانکاری لە وزەوی کە بە کوشت و کاڵ خۆی لە زانستی کوشت و کاڵان شتێکی پێڵەن دەوراتی زراعی خولی کوشت و کاڵی تاوان جوتیاران خۆشیان الحەمدولله خۆیان وشیارن لەو بابەتەیە و ئەزانن کە مەسەڵەن ئەو کاتی کە بەروبوومێک ئەچێنن پێویستەکە بە دوایە چ بەروبوومێکی تر بچێنن بۆی کەوا تووشی زرن نەبن واروەها هەم دیسان زەوەکەشیان بەپیت ببێتەوانێ وە سوودی لێوە بگرن تاوانەمە وەکوتم هەندێک ڕێکاری زانستیە کە بە دوای چ بەروبوومێکە بەروومێکی تر ئەچێنیت بۆی کە بتوانانی هەم بەرهەمەکەشت باش بێ هەروەها زەوەکەشت بەپیت بێت سپاس دەکەین بەڕێزکە جوتیار خەلیل جێگری بەڕێوەبەری گشتی کوشت و کاڵی سلێمانیا خوا بەخێر بێت سپاس بۆ جەناب خوا بەخێر بێت